کاکراوی میخوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بەوەی خۆتزیینەوەی حکوومەتی هەرێم لە ئەرک و بەرپرسیارەتەکانی دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر بوون دەچێت. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ڕێبین هەردی نووسەر قسە لەسەرەوە دەکەین بۆچی حکوومەتی هەرێم خۆی لە ئەرک و بەرپرسیارەتەکانی دەدۆزێتەوە، بۆچی زۆرینەی کۆمەڵگا و زۆرینەی نووسەر و ڕۆشنبیران لە بەرامبەر ئەم بارودۆخەدا بێدەنگیان هەڵبژاردووە. چارەسەر بۆ دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان چییە؟ سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. نزیکەی 40 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی مانگی شوبات تێدەپەڕێت، بەڵام حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ وادەیەکی بۆ دابەشکردنی موچەی مانگی ئازار دیاری نەکردووە، کەواتە حکوومەتی هەرێم ئامادە نییە بە پاشەکەوتکردنی لە سەدا 21 موچەش 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکات. ئێمە وەکو میلەتی کورد هەمومان تێگەشتون لەوەی کە هەتا ئێستا ئەم داهاتی کوردستان زۆر زۆرە، بەڵام ئەمانە دەستیان بەسەراگرتووە نایەن. ئێستا وا هاتوون سەر قەناعەتێک کە موچەکەمان بڕات سەر بەغداد، لەبەرەوەی کە وەکو بتوانین وەکو موچەخۆرانی عێراق ماغانە موچەی خۆمان وەرگرین. حکوومەت خەتای خەڵکەکەی خۆمانە، دەنگی پێداوی شواکە دەستی خۆش، ئەو خەڵکی خۆمان دەنگی پێ نەدا بە حکوومەتی شوانەکە. حکوومەت دەتوانێت بەس خەزیێنەکانی سەری ڕەش دەرکە پارەی هەموو یەکێتی ئەوروپاشەدا نەگەر کوردستان. حتا لایەنێکی سیاسی پێشڕایەتی وعد نابوو میلەتەوە میلەتە یەک نەخە، ئەمانە هەر لەسەر ڕەوڕەوەی خۆیان نەڕۆن. یانێ ئەبێ لایەنێکی سیاسی پێشڕەوایەتی بکات، چه عیلمانی بێ چه ئیسلامی بێ. ئابووری ناسێکیش پێی وایە هەرێمی کوردستان خاوەنی ئیدەیان سەرچاوەی داهاتە و دەتوانرێت پشتیان پێ بەسترێت بۆ دابەشکردنی موچە، بەڵام حکوومەت زیاتر خەرێکی گەندەڵی و خۆدەوڵەمەندکردن و ئاودیوکردنی سەرۆت و سامانی ئەم کوردستانەیە. بۆی کە داهاتی تر بەدەستبێنی پێشترە بێت تۆ حکوومەتێکی تەندروست بی، جەستێکی تەندروستت هەبێ. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتەکانی و کابینەکەی کابینێکی ناتەندروستە. ئێستا بۆ نمونە بڵێ ئێمە پرۆژەیەکمانە بی بە بۆ وەزارەتی فڵان، چ ئەوی کە بۆ لای کەسێکی بەرم لە بازاڕە هیچ دەسەڵاتێکی نەچیوی بی بێ بۆ لای وەزارەت یەک شتە، هەردووکیان پێیان ناکرێت. حکوومەتداری وەزارەت و کابینەی حکوومەت بەم شێوە ناڕابڕێەوە. کێشەی گەورە هەبێت لە هەرێمی کوردستان، تاوە خەڵکی هەرێمی کوردستان تا ئەژنۆی پەڕی بێت و قاچی پێوە نەما بێت، پەرلەمان ناتوانێت قسێک بکە لەسەر ئەم بابەتە، ناتوانێت لێپرسینەوەیەک بکە. لەبەرەوە ئێمە کارتۆنی پەرلەمانمان هەیە، بووکەڵەی حکوومەتمان هەیە، ئێمە ناتوانین بڵین بە بووکەڵەیەک بە کارتۆنێک وەرە ڕۆڵ ببینە، وەرە ئەکتیڤ بە. ساڵی 2020 گەشتووەتە مانگی 8 کەچی حکوومەتە شکست خواردووەکەی هەرێم 2 موچەی دابەش کردووە کە لە سەدا 21 موچەیەکی شانی پاشەکەوت کردووە. تەنانەت نەیتوانی بەر لە جەژن موچە دابەش بکات و بیکات بە جەژنانە بۆ موچە خۆرانەی کە لە ماوەی 70 ڕۆژدا تەنیا 1 موچیان بلێبڕینەوە وەرگرتووە. چاودێرانی سیاسی هەرزی و هۆشداریاندا لەوەی کە حکوومەتێک لەسەر ئەنجامی هەڵبژاردنێکی ساختە بنیاد بنرێت و پشکدارەکانی لەسەر بنەمای هەواڵگری و کۆنەقین و ڕقی شەخسی دیاری بکرێن، با بەڵێنەکانیش قەبە و گەورە بن، بەڵام لە کۆتاییدا کردارەکانی بچووک و بێبەرەم دەبێت. هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە حکوومەتی هەرێم لە ساڵی 2020 تەنها بتوانێت 5 موچە دابەش بکات کە کابینەکانی ڕابردوو لە سەردەمی قەیرانی دارایی هیچ نەبێت 9 موچەیان لە ساڵێکدا دابەش دەکرد. هەر بۆیە موچەخۆران دەڵێن سەد ڕەحمات لە کەفن دزی پێشوو. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکرەبین مەخێر بێن، سوپاس زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باسی نیفاقی سیاسی بەرپرسانی هەرێم بکەین، دوێنێ تەقینەوەک لە بەیروت ڕوویدا بوو، باسییان کردو ئێمە ئامادەین هاوکاری مرۆیی پێشکەشی لوبنان بکەین و پێشتر لە خۆپیشاندانەکانی عێراقدا باسییان لەوە دەکرد کە دەبێت دەسەڵاتدارانی عێراق داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکەن.
ئەم دووڕۆیە سیاسیە لە چیواتەوە یەکێکە لە نوکتە سیاسیەکانەوە خۆ ئێمە لە ناو دۆخی خۆمانە نەخۆشمانەیە لە بەر نەبوونی ئۆکسیژین ئەمرێت هیچ پێداویستیەکی پزیشکی لەم دۆخی کۆرۆنایە نییە ناتوانن موچەی خەڵک بن کەچی لەو لاوەدا ئەو ڕاگەن نەتوانن هاوکاری لوبنان بکەن کە ئەوەی ئەو تەقینەوەی باسەکرێت زیاتر لە 4 ملیار دلار ڕەنگە زەرەری یابێت جگە لەو هەموو کوشتاروینە ئێمە ناتوانین فریای خەستەخانەکانی خۆمان بکەین ئەم درۆی ئەعلامیە کە تەنها درۆی ئەعلامین و شۆی ئەعلامین بەحسا بۆ جوانکردنی ڕووی خۆیانەوە پیشانانی ڕوویەکی ئینسانی خۆیانە بە جیهانی دەرەوە وێنەی خۆیان لای خەڵکی خۆمان بۆیان مهم نەماوە کاک حەکیم چونکە ئەزانن یعنی خۆیان ئەزانین وێنەی خۆیان لە ناو خەڵکی چۆنە ئەزانن پێشم وایە دەستیان لێشتووە ئەوەی کە گرێویشی لەسەرەکەن و هەستیشەکەن پێی ئێبێنەوە ئەو وێنەیە کە لە دەرەوە هەیەە وانەیە وێنەیە پارێزن وەکو هێزێکی ئینسانی دیموکراتی ئەم وێنەیە بپارێزن و بەشێکی زۆری مانەوەشیان پەیوەندی بە دەرەوەیە بەڕاستی یعنی بەشێکی زۆری ڕاگررتنیە مێزانە لە ناوخۆی کوردستانە عێراقی بە هاوکێشە ئەقلیمیەکان و هاوکێشەی دەرەوەی دەسەڵاتی کوردی هەیە بۆیە لە ئینتیخابات شەمێکمان پێ ناکرێت یعنی زۆر جار هەڵبژاردن ناتوانێت ئەمانە بخات چونکە ئەمانە هێزی تر لە پشتیانە هێزی دەرەوە لە پشتیان باشەمە لە پێناوی پشگیریان دەکەن لە پێناوی کە حکومڕانێکی باشە یاخۆمان لە پێناویەوەی کە کوردستان قەت نەبێ بە هیچ هەروە وڵاتێکی لاوازی پەرتەوازەی بێهێزی هەر کاتێویستیان ئەتوانن لە ناوی بەرن هەر کاتێویستیان نەتوان نازیەتی بن ئەگە تۆ وڵاتێکی بەڕاستی ئەزمونێکی دیموکراتی بەقوەتی حکوومەتێکی بەقوەتی تیا بێت خەڵک ئەو حکوومەتەی خۆش بێت هەم هەڕەشا بێ بۆ ئێران هەم هەڕەشا بێ بۆ تورکیا هەم هەڕەشا بێ بۆ عێراق هەم بۆ سووریا هەڕەشا ئەبێ بە نمونەیەکی جوان نانەوێ نمونەیە بێنێ کورد هەمیشە لاواز بمێنێتەوە لەبەرەوە دامی ئەم پارچە پارچە بووناکەن وی پارێزن شەڕی ناوخۆ باشترین نمونێ تۆ تەماشاکە کاک نەگە تەماشای تاریخی کۆم بکەین تاریخی کۆن کە شەڕ ڕویا هێزێک هێزێکی کە لە ناو برد کۆتایی بەشەکایێنە یا ئەم بەسەدەوا سەرەکە لەم سەردەما کەس شەڕەکە ناباتەوە چونکە دەرەوە نایەڵێ شەڕەکە کەس بیباتەوە هەر هەموو هێزەکان نەمێننەوە ئەیان پارێزن چونکە ئەمە بۆ ئەوان بۆچیان پارێزن ینی ناڵم لە بەرەوەی کوردستان داواسترە بێ باش حکوومەتێکی کارکردنی هێرێمی حکوومەتە لە بەرژەوەندی وڵاتانی دراوسێ و دەرەوەشدایە بۆیە دەیپارێزن ئەوە لە ساڵحیانە کە کوردی یەکگرتو نەبێ کورد پارچە پارچە بێ کوردستان هەمیشە هەرێمی کوردستان وەکو هەڕەشەیەگە بینن بە تایبەتی هەر چوار دەوڵەتەکەی دراوسێمان کە پارچەی کوردستان لە لای خۆیان هەیە نانوێ ئەزمموی کوردستان ئەزمونێکی سەرکەوتو دەرکەوێت وە سەرکەوتوش نەبووە تا ئێستا فعلەن برادران باشە و دەورایە بینن کە باموو دنیا بسەلمێنن کورد ناتوانێت حکومڕانیەکی باش دروستکە ئەوانیش ئەم ڕیسالەیە بۆ زۆربەی بۆ کوردەکانی ناوخۆیانە پیانە لێنە ئەتانەیە حکوومەتان هەبێت تاوەکو کوردستانتان لێ تا ناتوان موچەی خەڵک بن ناتوانن لە خەڵکی خۆیان نەکوژن ئێوە ستەمی ئێمە باسەکەنەوە تا خۆتان یەک نیاستەم لە خۆتانەکەن ئەبێ بە نمونەیەکی خراپ بۆوان لە ڕووی استراتیژی ئیسفادەیە لەبەرەوە پارچە پارچە بوون و لاواز بوونە پارێزن باشە بەس ئەوتت ئەوەی کە وتیان هاوکاری مرۆیی لوبنان دەکەین ئەگەر وەکو درۆیەکی ئالامی بێمە بۆ خۆپیشاندنەکانی پێشووی عێراقی شەڕاز بوو کە لە کۆتایی ساڵی بڵین ڕابردوو بەردەوام بوون وتیان ئێمە پشتگیریەوە دەکەین داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکرێت خۆپیشاندانمان نەبوو نەک داواکاریەکانیان ژێبە خەڵکیان نەکوشت بێ وە کەسیشیان لەو گیری داوای گرتنی ئەوانەکەن کە تەقەی لە خەڵ کردووە کەچی خۆیان یەک دنیا خەڵکیان لای تەقەی کردووە نایگرن حکمی دادگاش لە سەریان هەیە نایگرن تا ئێستاش ئەمر بالقەبض کە لە محکەمەی خۆیان لە دادگای هەرێمی کوردستان دەرچووە بۆ هەندێک مەسئول دەرچووە کە بگیرێن لەسەر ڕووداوەکانی حافظ جوداد ناڵن بگیرێن کەچی لەو لاوە ئازادی خوازی بە عێراق فرۆشنەوە داواکەن تەقەکەرەکان بگیرێن داواکاری خۆ پیشاندانەکانی بۆ کوردەکانی ئێرە هەموو کوردێکی ئێرە ئەزانێمە درۆیەکی عالامیە بەڵام بۆ دەرەوە ڕەنگەم درۆیە بخوا بخوات باشە سەبارەت بە ئەم بارودۆخی کە تێدەن کە بارودۆخی زۆر خراپە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆچی ئەنی زۆرینەی ڕۆشنبیر مامۆستای زانکۆ نووسەر بڵێن تا بڵێن شەقامیش جۆرێک لە بێدەنگیان هەڵبژاردووە تەماشاکە کاک دوای ئەم تەجربە ناخۆشانەی کە بەسەر حەزابی سیاسی و حیزبە سیاسیەکانە هاتووە من پێم وایە کۆمەلگای ئەمە زۆر پەرتەوازەتر و دابڕاوترە لە سەردەمی پێشوو کۆمەلگایەکی زۆر پارچە پارچەمانەیە کۆمەلگایەکە پڕ بۆر لە ڕق من پێم وایە ئێستا مەهامی ئەوەل یعنی بڵین ئەرکی سەرەکی یەکەم ئێساوە نەماوە ڕخنەی دەسەڵات بکەین بەڕاستی
ئەرکی سەرەکیەوە ماوەتەوە کۆمەلگایە بنیات بکەینەوە سیقە لە بینیم کۆمەلگایە دروست بکەینەوە خۆشەویستی لە بینیم کۆمەلگایە دروست بکەینەوە کۆمەلگاکەمان پڕ بۆ لە ڕق پڕ بۆ لە بەدگومانی بەرامبەر بە یەک ئەم هەموو ئەحزابزانی ژیانی سیاسی حیزبیەمە ئەوەنە ناشرینی تیا بووەنە یاری تیا بوو لە ڕاستەوە بۆ چەپ لە چەپەوە بۆ ڕاست لە ئۆپۆزیسیۆنەوە بۆ دەسەڵات لە دەسەڵاتەوە بۆ ئۆپۆزیسیۆن ئەوەنە یاری تیا کرا خەڵک بڕوای بە هیچ نەماوە متمانەی بە هیچ نەماوە متماوە لە بینی کۆمەلگا خۆیان نەماوە تۆ تەماشا کاتە خەڵک کاچێ بۆ خۆپیشاندان گومان سوالەکەی ئەوە نییە کام خۆپیشاندانە گەورە بێ زۆرتر کاریگەر بێ سوالی ئەوەیە ئەوەی کە تەنیشتیت بە مەبەستی خراپ نهات بێ گومانی لە براکەیت لە هاوڕەکەیەتی کە لە خۆپیشاندانە بەشداریەکە و تۆ ببینە زۆر جار کە خۆپیشاندانەکانە بێ هەندێک کەس کاچن بەشداریەکەن ئەڵێ نابێت تۆ بەشداری بکەیت ماعیلم خۆی خۆپیشاندانە بێ خواخوات بێ زۆرترین کەس بێ ئیترار کەسێکە یعنی خواخواتە ئەندام پەرلەمان بێ کوڕەخوایەگەر وەزیرە هات بۆ تۆ باشە لێرە ئەوەنە بەدگومانیەکە خراپ بووە ئەوەنە بڕوانە بوون بە یەکتری خراپ بووە شکی لە هاوڕێکەیەتی ئەمە واکە تۆ نەتوانی کردەیەکی کۆمەڵایەتی کاریگەر دروست بکەیت چونکە ئەساسەن کۆمەلگاکەت پارچە پارچە بووە هێزێک نەماوە بە یەکەوە بتوانێت قووەتی هەبێ هەر کەسی ئەچێتە سەر جادە 100 کەسە چونکە ئەو 200 کەسە ناهێڵێ 20 کەسی کە بەشداری بکە بۆ بەرق بۆ بەچینە بۆ بە هین تا ئەمە چارەسەر نەکەی پێم وایە شتی گەورە ناکەیت ئێستا خەمی گشتیشمان هەیە ناتوانین کۆبینەوە بێ کۆمەلگا خەمی موچەیە خەمی چاکسازیە پڕ بووە لە درۆ پڕ بووە لە بوختانیکردن بە یەکتری پڕ بووە لە بەدگومانی بەرامبەر بە یەکتری ناڵێم برادران خۆپیشاندانەکە ناڵێم لە جیاتیەوەی تۆ خواخوات بێ خۆپیشاندانەکە دەرکەسی هەیە بۆی زل بێ خاڵی لای ئەوەیە هاوڕەکەی تەنیشی نۆگات بێ بۆی ببێ باندان پەرلەمان ڕێگەی نایە وە بەردەوام ئەمە دووبارە ئاکاتەوە تۆ لە کۆمەلگایکی ئەوایە کە پڕ بۆ لە بەدگومانی من پێم وانەیە بتوانین حرەکەیەکی باشە بەس چۆنەوە متمانەیە دەگەڕێت ئەوە ئیزافەکەم ئەمە عیلاقەی بە بێدەنگی ڕۆشنبیران و خوێندەوارانی ئەمە بێدەنگ نەبوون و ئیشیان کردووە کەس نییە لەو کوڕە چالاکانی کە ڕۆژە لە ڕۆژان ڕەخنەگر بوون ڕەخنەکەیان وەستان بێ کۆمەلگاکە پەرتەوازەتر بووە کۆمەلگاکە بێبڕواتر بووە تەنانەت دوای لێ هاتۆ شک لە هەرە باشترین و پاکترین کوڕەکانی ئەماکەن یعنی شک و گومانی نەخەنە سەر کاتمەریوانی وریاقانە لە ژیانی لێرە نەبووە لە دەرەوە خوێندوێتی درێوی بۆ دروستەکەن کە تەقاودی هەیە ئەمە بەس بۆ شکانە بۆ بەڕێزیشت هەمان شێوە من بەهەر حاڵ لێرە ئەمە درێ بۆ من بۆ کاتمەریوان هەر زۆر نامەنتەقیە چونکە ئەساسن لێرە ناژی یعنی لێرە ناژی تەقاود پێیزی بە تەقاودی هەرێ تۆ کۆمەلگایەکە ئەوە پڕ بێ لە درۆ پڕ بێ لە هین زەحمەتە هەشتی گەورەی تیا بکەیت من پێم وایە سارکی سەرەکی خوێندەوارانیەمە من خۆم گەشتمەتەوە قەناعەتە دروستکردنەوەی کۆمەلگایەکەم بە دیگومانیانە چۆن دروست دەبێتەوە قورس نییە لە چ ڕێگایەکەوە دەست پێ بکرێت قورسە چونکە هێز هەیە لەسەر ئەم پەرتەوازەیە ئیشەکە هەتا هێز هەیە بە ناوی ئەوەی کە ڕەخنەگرە دەستی هەیە لەم بێبڕواییە بەیەکە قورسە بەزابێ شتێکە پێم وایە بێەوەی ئەوە دروست بێتەوە ئیش ناکرێت کاکی یعنی تۆ ئەگە بتێ مزارە بکەیت باشە خۆپیشاندان پێویستی بە خەڵکە خەڵکیی زۆر بێتە سەر جادە کە تۆ کرد بێ خەڵکەکەنی وی ڕقی لێک بێ خەڵکەکە نایەتە سەر جادە شتێکی بەسیط تۆ چۆن کۆمەلگاتوانی کۆکەیتەوە لەسەر شتێکە ئەساسەن هەمووی بەدبینە بەرامبەر بە یەکتری بێت لەناوبردنیە و بەدبینیە و گەڕانەوەی متمانە بین بڕواناکەم لە مەدای نزیکە شتێکی کاریگەر لە ناو خەڵکا ببینی باشە بەس وەکو ڕۆشنبیر وەکو مامۆسای زانکۆ وەکو نووسەر و چوین توێژی تریش هەندێکیان بە پارە نەکردراوە تەماشاکە کاک حەکیم بە درێژایی تاریخ باش هیچ ئەزمونێکی ستەمکاری و ناشری نییە لە دنیای ڕۆشنبیر دەوری تیان نەبوو بێ ئەو وێنەیەکی دائیمی و گردونیمان بۆ ڕۆشنبیر نییە بە درێژایی تاریخ ڕۆشنبیرانمان هەبوون دەوریان لە قایمکردن و بەهێزکردن و تەنانەت دروستکردنی سەمکارە هەبووە ڕۆشنبیرانیشمان هەبوون دەوریان لە دروستکردنی شۆڕشە هەبووە ڕۆشنبیرانیشمان هەبوون بێلایەن بوون یعنی ئەو وێنەیە ڕاست نییە بڵێ شتێک هەیە بە ناوی ڕۆشنبیرەوە ئەم تعریفە هەموو یەکرێتەوە ناناوانیە چونکە ڕۆشنبیرمان هەیە بەڵێم هیچ ئەزمونێکی ستەمکاری نییە لە دنیاە ڕۆشنبیر لە پشتیەوە نەبوو بێ بە پێچەوانەشەوە خۆ هیچ حرەکەیەکی شۆڕژگەریشمان نەبووە ڕۆشنبیران لە پشتی نەبوو بن یعنی ئەم وێنەیە ڕاست نییە بڵێ ڕۆشنبیر چیەکە ئەبێ بڵێن کام ڕۆشنبیر چ ڕۆشنبیرێک وەلێکوێ بەڵام ئەوانەیە کە ئێستا پشگیری ستەمکاری دەکەن زۆرترن یاخۆ ئەوانەی کە پێچەوان دژایەتی دەوەستنەوە وڵا بێگومانەوانەی کە لەگەڵ دەسەڵاتان زۆرترن چونکە ڕاگەیاندن بە چی بە ڕێوەڕوە ئەو هەموو مامۆسایە کە لەگەڵیانە ئەوم و دوکتۆرایە
کە لەگەڵیانایە ئەو هەموو مامۆسای زانکۆیە کە لەگەڵیان هەموو محامی ئەو هەموو دادوەر ئەو هەموو ئینانەکە لەگەڵیان بێگومان زۆربەی ڕۆشنبیران و خوێندەواران لەگەڵ دەسەڵاتە بەڵام هەمیشە خەڵکانێکە بوون ڕۆشنبیرانەکەن دژی دەسەڵات بوون ڕەخنەگر بوون لەگەڵ ئازادی زیاترا بوون ئەزانی من پێم وایە خۆی دەوری ڕۆشنبیریش گۆڕاوە کاک حەکیم چۆن گۆڕاوە ینی جاران ڕۆشنبیرە و کەسە بوو کە لە جیاتی خەڵق قسەیە کرد لە جیاتی خەڵ بیریە کردەوە و بیرکردنەوەشی بە خەڵکەیە بەڵام ئەم ئەزمونێکی فاشل بوو دەرکەوت ئەو نوسخەیە کە ڕۆشنبیران پێشکەشیەکەن مەرجنیە هیچ باشتر بێنە نوسخەیە کە نەخوێندەوەران پێشکەشیەکە ئێخۆ باشە هەموو تەرجەبەی بەرشەفیەت لە چیەوە هاتە دەری خۆ لە ڕەچەتەی نووسینەوە ڕۆشنبیرانەوە هاتە دەرێ یەکێک لە ئەزمونە ناشرینەکانی تاریخ لە هینا تەرجەبەی کۆمونیزمە لە رووسایە ئێخۆ سەر لەبەری ڕەچەتەی ڕۆشنبیرە یعنیەوە نەبێ بڵێ ڕەچەتەی لەبەرەوە پێم وایە ئەو ڕۆشنبیر وازی لەم بەهامەهێناوە کە ڕەچەتە نووس پێ بۆ هین وە لە جیاتی خەڵک بیر بکاتەوە و ڕەچەتەی چارەسەریش بە خەڵک بە ئێستا سەرێکی ڕۆشنبیر ئەوەیە بەرگری لە دڵنی خەڵک بکە بەرگری لە زیاترین قسەی خەڵک بکە بەرگری لە فری ناو کۆمەلگا بکە ڕۆشنبیر بە بڕای من لەو کاتە ئەرشی زۆرتر دەرەکەوێت ئەگە هەست بکە دڵنی خەریکە سەرکوت دەکرێت چەند لەگەڵ ئەو دڵنەشانە بێ دیفاعی لێ بکە ئیشی ڕۆشنبیرەوەیە نەهێڵە هیچ دەنجە خەفە بکرێ و بێڵێ هەموو خەڵک قسە بکەن ڕێگا نەدا هیچ دڵنێک سەرکوت بکرێ پاراستنی ئەم ئازادیە بۆ هەموو کەس و هەموو دڵێ پێم وایە ئەرشی سەرەکی ڕۆشنبیرە ئەگەر ئەرشێ و نییە لە جیاتی خەڵک بیر بکاتەوە خەڵک خۆی ەزانێ باش بیر بکاتەوە لە هەموو شتەکانیشا دەرکەوت خەڵک زۆر جار لە ڕۆشنبیریش باشتر بیرەکاتەوە لە ڕۆشنبیر باشتری ژەزانێ چارەسەر چییە لە ڕۆشنبیر باشتری ژزانێ عیبەکان لەکوایە پێویستی بە ڕۆشنبیر نیەمانەی پێ بڵێ کەسێک کە ستەمی لەکرێت لە من باشترە زانێ ستەمیانی چی ستەم لێکراوە دەردی ستەمەزانێ نەک من کە ستەم لێ نەکرابێت وەریە ئەوەی کە غەدری لەکرێ زانێ غەدریانی چی واشدانێ چارەسەری ئەم خەدمەریشای پێویستی بە من نییە ڕەچەتەی بۆ بنووسم چۆن ئازاد بێ پێویستی بە منە ئەگەر دڵنی سەرکوت کرا دیفاعی لێ بکەم من پێم وایە ئیشی ڕۆشنبیر ئەوەیە ڕێگا بە هەموو دڵنەکان قسە بکەن و هەر کاتێک کەسی کرد خەریکە دڵنێک سەرکوت دەکرێت بۆ دیفاع لەو دڵنە قسە باشە بەس هەر لە چوارچێوەی کەوت کۆمەڵگە پارچە پارچە کراوە تا چەندێک ئەو شەڕێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەیبینی ئەم شەڕە زیزنەوەی کە یاخود ئەو هەڵایی کە بەرامبەر بە خەڵکێک دەکرێت کە ڕخنە لە سەڵات دەگرێت چەندە پەیوەندی بۆم پارچەکردنەوەیە خۆی بەدرین تۆڕی کۆمەڵایەتی زۆر گەورەی کردووە یعنی ئێمە کاکە حەچین دۆخێک نادۆزینەوەتیایە مەسەلەن پارتیەک و یەکێتیەک و گۆڕانێک و بێلایەنێک و ناڕازیەک و هاوڵاتیەکی سادە یەک بکردنەوە ماعیلم مەبدەئیەن تەماشایکە ئەمە هەیە لە ناو پارتیە لە ناو یەکێتیە لە ناو گۆڕانە لە ناو خەڵکی بێلایەنە خەڵکێک هەیە عینی ڕێی هەیە عینی بۆچوونی لەسەر کوردستان هەیە عینی بۆچوونیە کە پێی وایە ئەم حکومڕانیە گەندەڵە ئەم حکومڕانیە پێویستی بە چاکردنە بەزەم دڵنانە لەبەر ڕق کۆ نابنەوە لەبەر ئەم پارچە پارچەبوونی کوردستان کۆ ناببنەوە لەبەر ئەم ڕقوچینەیە کۆ ناببنەوە یعنی تۆ ئێستا ڕۆی بۆ ناڵم بۆ دانیشتنێک مزارەیە خۆپیشاندانێک یەکێک کە تۆی بەدڵ نەبێ ناهێڵە بچی بۆ هینەکە یەکێ مەسەن پارتیە بچێ بڵێ من بەشدارم ڕەنگە وەکو پارتیەکە و ڕێیانەی خۆپیشاندانەی بەدڵ بێت لەگەڵ یا بێ ڕێگە نایەن بەشداری بکە تا نەگەینە ئەوەی کە ئێمە هەموو ئەوانەی بەدەر لەوەی کە لە چه حیزب لە چه هێزێک لە چ هینێکی کۆمەڵایەتیەوەیان یەک بگرین لەسەر دڵنەکان هیچ ناکرێت کاکەش هەموو هینەکان مەوقعیە بن پچکۆلا بن وە لە کاتی خۆشی ئاخین چێدرێت خۆپیشاندانی مە زۆر بە ئاسانی کۆتایی پێێت لەبەرەوەی چووکە کەمە و کۆبوونەوە لەسەری نییە حرەکەیشی گەورەی نییە تاکە ئەگەر یەکە بوو لە حەڤەی شوبات تاکە شتێکی وا دروست بکەین لە حەڤەی شوبات تا دڵنێک کۆ بکەینەوە فعلەن ئەو دۆخێکی تایبەت بوو بەس مەوەسمەوانەی کە لە بەرامبەر بڕێک پارەیە ئامادەن دژایەتیەوانە بکەن کە ڕخنە لە سەڵات دەگرن دەکرێت ناوی بنین بە کۆی لەکردن ئەوەی کە کەسێک بە درێژایی تاریخە بۆ وەرەژمێنێ کاگەین بەڵام کێشەی ئێمە نەبوونیە و کۆیلانە نییە هیچ تاریخێک هیچ سەمکارێک نەبووم کۆیلانی نەبێ ئەوە مبەڕریەوە نییە کە گۆڕانکاری ڕوونایە ئەوانش ڕێگری گۆڕانکاری نین ئەگە گۆڕانکاری بێ کۆیلەکان ڕێگرنی ناتوانن ئەگە هێزی گۆڕانکاری گەورە بێ کەس بەقەر سەدام کۆیلی نەبوو کەس بەقەر سەدام جەریدەنووسی نەبوو دکتۆرای نەبوو مفەسری نەبوو منەزری نەبوو کە ڕووخا ڕووخێت کەس بەقەر ئێشای ئێران خوێندەوارانی لەگەڵا نەبوو کە ڕووخا ڕووخێت یعنیوە نەبێ بڵێ ئەوەی کە ڕێگای لە ئینگرتووانە دەوری خراپە بینن ها
من ناڵم نەبوون بە ڕێگرێت بەڵام ئەوە نییە بڵێ ڕێگری سەرێکی بوونیەمانەنم ئەم کۆیلانە بە درێژایی تاریخە بوون دەسەڵات توانای کڕینی خەڵکی هەیە پارە شتێکە ئینسان لە بەردەمیا زەعیفە دەسەڵات شتێکە ئینسان لە بەردەمیا زەعیفە ئەم تەماعانە لە بەشەرە هەن دەسەڵات هەمیشە مەجموعەیەک پێیاکە کەم تەماعانەیە هەیە پڕی ئەیانکە بەینی خۆی ئەوەی کە ڕێگرە نەبوونە ئەو هێزە گەورەیە کە بۆ گۆڕانکاری هەیە ئێمە ئەم هێزە گۆڕانکاری لە کوردستان هەیە پارچە پارچەیە هێزێکە پڕ بۆ لە ڕق پڕ بۆ لە چینە لە یەکتری پڕ بۆ لە ناحەزی لە یەکتری هەتا تۆ تەماشای ئۆپۆزیسیۆنەکە ئێمە ماوەیەک ئۆپۆزیسیۆنێکمان هەبوو بێکەوە کاریانە کرد گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و ڕەنگە پرشنگدارترین قۆناغی ئیشکردنی ئۆپۆزیسیۆن قۆناغە بوو بێ ئەو قۆناغە توانیان زۆر ئیش بکەن توانیان دڵنی بەرز دروستکەن ناڕەزایەتی گەورە دروستکەن بەس بزانە لەو کاتەوەی کە تۆزێ پارچە پارچە بوون ناکۆچی کەوتە بینیانەوە کەوتنە قسەوتن بە یەکتری لە عەلامە لە ڕاگەیاننا کەوتنە بەدگومانی لە یەکتری هەموو شتەوە بوو یعنی تۆ بە یەکەوە نەبیت کاک حەچی هێزی گەورە ناتوانانی دروستکەی بۆ گۆڕانکاری کە هێزی گەورەت نەبوو ئیتر قسە بە کۆیلەکان مەڵێ کۆیلەکان هەمیشە هەن باش بەس سەبارەت بە ڕێگە چارە ئێستا بۆ نەبوو دۆخی عێراق لەو دۆخی کە تێدایە بۆ ساڵی داهاتوەڵبژاردننی پێشوەختە وەکو ڕێگە چارەیەک دەمینێ ئەی بۆ دۆخی ئێمە کە لە ڕووی سیاسیەوە خراپە لە ڕووی پەیوەندی هێزەکانی دەسەڵات لەگەڵێکتری ئۆپۆزیسیۆن ئابووری بڵین کۆمەڵایەتی ژیانی کۆمەڵایەتی شەر بەرەو خراپتر دەچێت چارەسەرێک هەیە یاخود هەڵبژاردن دەکرێت لێرەش وەکو چارەسەرێک سیر بکرێت وڵی من تۆزێ گومانم بۆ دروست بۆ هەڵبژاردن هەڵبژاردن هەمیشە باشە بەڵام پێم وایە لەم دۆخی ئێستاە بەم پێدراوانەی کە لە بەردەمانێ هەر هەڵبژاردنێک بکرێت هەرم یاریکەرانی کە لەسەر ساحەکەن هەروانێنەوە بڕوان ناکەم گۆڕانێکی گەورە لە هاوکێشەی هێزار ڕووبات یەکێک کورسیە زیاد 2 3 4 بەڵام بڵێ گۆڕانێک ئینقلابێک هەست بکەی گۆڕانێکی گەورە ڕوویاوە با بەینتر بڵین ئەو تەجربەیە کە گۆڕان دروستی کردها لە پرهێزێک دەرکەوت هێزێکتری خست کە پێشتر هین بووە بڕوان ناکەمەوە ڕووباتەوە بڕوان ناکەم لە مەدای نزیکە هێزێکمان هەبێت بتوانێت ئەم یاریکەرانی کە لە ساحەکەیان دەستکاری گەورەیان بکە هەر هەڵبژاردنێک هێستا کرێم یاریکەرانەی بنەوە کاری گەورە بە بڕای منەوەیە کە یەکەم فشار بکەین بۆ ئەوەی کۆمەلگایەک بگرێتەوە ئەم کۆتایی بەم ڕقوچینەیە بێت وای لێ بێت بیر لە دۆخێکی نمونەیە بکەینەوە کەتیایە ڕەخنەگرێکی ناو پارتی لەگەڵ ڕەخنەگرێکی ناویەکێتی لەگەڵ ڕەخنەگرێکی هاوڵاتیا بتوانن بەیەکەوە کارێک بکەن و دەمێ بەرز بکەنەوە توانین بیر بەم دۆخە بگەین دۆخێک تریش هەر فشار لەسەر و هێزانە بکەین کە بتوانن لایەنی کەم بە فشارکردن لە یەک شێک لە یەکتری گۆڕانکاری بکەن چاکسازی بکەن ئەوەی لە بەردەسایە تا ئێستا ئەمەیە ئەگەر نام بڕوان بەوە نیە لە مەدای نزیکە شی گەورە بەڕێوە بێت نی بۆ عێراقیش پێ دوای هەمان شتە تقریبا ئێستا کۆمەڵێک جوڵە دەبینێت لە مستەفا کازمیەوە هەم لە دەواازە سنووریەکان هەم لە بڕێنی موچێناسی هەم لە ماوەڵەکردن لەگەڵ خۆپیشاندانەکان لەگەڵ ئەوانەی کە بڵێن غەدریان لێکراوە هیچ گۆڕانێک دەبینرێت یاخود بۆ ئەو جوڵانە لە کوردستانیش نابینرێن کاک حاکیم جان مشکلەکە لە عێراق و لە کوردستانە تقریبا یەک شتە بەشێک لەو هێزانەی کە لە عێراقان کۆتەکانیان تەنها هی ناوخۆیان نییە دەڵنەری ینی بەشێک لە هەڵبژاردنەکان هینی دەوڵەت ئەقلیمەکانە بۆیانەکەن یعنی ئەو تەزویرەی کە لە عێراقا کراوە خۆیان نایکەن نتوانای ئیمکانیاتی ئەم هێزە عێراقیانە لەوایە ئەو توانای تەزویریان هەبێ نە لای خۆشمان ینی بە تەزویرینەکە بنەوە ئەو کێشەی کە لە کوردستانە هەیە بەشێکی زۆریشی لە عێراقا هەیە ئەو هێزانەی کە چەکیان بەدەستەوەیە پارەیان بەدەستەوەیە توانای گەورەکردنی هەم دڵیان لە هەڵبژاردنە زۆرە هەم تەزویریان زۆرە هەم بردنەوەیان هەیە بە ئاسانی ئەوانە لە ساحەکە دەرناچن شتێک کە هەیە لە عێراقا جیاواز لەمە ئێمە خەڵکێکی زیندووە میلەتەکەی ئەوان لە میلەتی ئێمە زیندووترە ئەو هەموو خۆپیشاندانە بینی هێزین بۆ بەردەوامیشە تا ئێساش بەردەوامە ئەو هەموو کوشتارە ئەم هەمووینە کەسی نەناردەوە ماڵەوە بەغایان داگیر کردبوو بەغاو جنوب بوو هەموو شارەکان تقریبان هەمووی لە ژێردەستی خەڵکا بوو ئەو خۆپیشاندانەیش هین بەراورد ناکرێت بە خۆپیشاندانانی ئێمە لە حەجمیە لە گەورەیە لە توانایە عادل عەبدولمەهدی دەستی لە کارکێشەوە لەسەرەوە عێراقیانی فلیچ کردبوو ئەوە لەوازی نووترن لە ئێمە توانای بەداخۆی مامەمان لە کوردستانە نەکردووە ناشتوانین بیکەین لە مەدای دووراوەی منی بینم لە مەدای نزیکە ناتوانینەوە بکەین ناتوانینەوە حرەکە گەورەیە دروستکەین بەو دەلیلانەی کۆمەلگای ئێمە زۆر پڕ ڕقترە لە جنوب لە یەکتری ئێمە زۆر پڕ لە ڕق باشە بەس پەیوەندی بەوە نییە کە ئەو خۆپیشاندانەی ئەوان
لە پایتەخت بوو بۆیە گۆڕانکاری دروست دەکە بەڵام ئێمە من لە پایتەخت جوڵی حیزب و ڕێکرا و ئەوە پێویست نییە ڕاست ئێمە لە هەولێر هەر ناتوانین جوری جوڵەیە بکرێت یعنی هەر جوڵەیەکرێت لاوەڵا سەرکوت دەکرێت و خەڵکیشی کەم لەگەڵایە تاکە حرەکەیەکی گەورە کە کراوەی مامۆسایان بوو لە 2010 ئەگەرنا غەیری ئەوە جوڵەیەکی گەورە نتوانراوە لە ئەوەی تۆ ڕاستە بەڵام ئەمان لە ناو جەرگەی بەغایە بوو خەڵکی بەغا بوون و توانیانەوە ئەوە دروست بکەن ئەوە ڕاستە باشە بەس وەکو جوڵەکانی کازمی پێ دوایە جیاوازەوە لە هەرێم بۆچی ئەم جوڵانە نابینرێن ئەوەی کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان و دەرنانی کۆمەڵێک گروپی چەکدار یاخود مامەڵی باش لەگەڵ عدامی و کەسانی خۆپشاندەرەکانی کوشت ئێمە داڵدەیان نەدەن ئێمە ئەوانەی کە خۆپشاندەر کوشتووە ئێستاش لای ئەوان داڵدەدراون نەک داڵدەدراون محکەمەی خۆیان داوای کردووە نانان بێتە بەردادگا فەرقەکەوەیە ئەزمونونەکە باشترە لەوەی هەرێم بێگومانێ بێگومان باشترە بێگومانیش نەبێەوەوان خەڵکیە گەگرن لەسەرەوەی کا خۆپشاندانی کردووە ئێمە هەر ڕێگانیان بێتە بەردادگا کاکەگە بێتاوانە خۆ لێوێ بێتاوانێکی بسەر ڕێگانیان بێت بەس ئەم کابینێ دەتوانێت ئەم کارانە بکات ئەگەر ئیرادە هەبێت وەکۆی بەغداد بۆ منە لە ڕووی خاڵە سنووریەکانەوە لە ڕووی بڕینی موچەی نایاساییەوە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی کە بۆ خۆشبیانیانەی بۆ کازمی هەیە زۆر گەورەیە کاکە حەچین بەڵام من پێم وایە سنوورێک بۆ کارکردنی هەیە ناتوانێتی پەڕێنێ یعنی تا ئێساژەوە لەبیر نەچێ عێراق زۆر لە کوردستانە چێ یعنی لەوێش مەناتقی نفوز هەیە و هێزی میلیشیا هەیە یعنی هەر هێزیان میلیشیای خۆی هەیە مالیکی هێزی چەکداری خۆی هەیە سەدر هێزی چەکداری خۆی هەیە حەکیم چەکداری خۆی هەیە ئامری چەکداری خۆی هەیە و ئەمانەگە بێتە سەر دۆخین باسانی تەسلیم نابن و زەبریان هەیە من پێم وانە کازمی بتوانێت هەموو ئەمانە لە ناوبەرێ محارەبەی بکات بەڵام دەستیەکەنەوە بۆ هەندێک گۆڕانکاری بێگومان ڕەنگە هەندێک گۆڕانکاری بکەن خۆ خەڵک بە ئومێدێکی گەورەوە چاوەڕێەکە بەڵام من پێم وایە سنووردارە بێ ینی ئەو شە گەورەیە نابێت کە خەڵک تەسەوریەکات لە کوردستان زمینی لەبارنێ بۆ گۆڕانکاریانش کەمیش بێت ئێمە وایە زۆر لە پێشەوەمان بکەدا ئێمە داوەشینی هێزە سیاسەکانمانە ئەگەرنا ئێمە بە هەموو نوع ئێمە کێشەی عێراقمان هەیە عێراق زۆر مشکلی هەیە کاکە عێراق مشکلی هەیە لە بینی شیعە و سوننیە ناتوانێت ئاسا بەیەکەوە بگونجێن بەڵام ئێمە مشکلەیەمان نیە لە کوردستان مشکلی دینیمان هەیە مشکلی مەزەبیمان هەیە هێزەکانمان کێشەی پارتیویەتی لە مشکلی مەزهەبی و گەورەتر نییە با زۆر گەورەتر بوو ئاخە بەس مەوزوعێک نییە چونکە لەسەر بەعزێشت خۆ تۆ هاوبەشی یعنی ئێمە وایە زۆر پێش عێراق باشتر بووینە کەوانین مەسئولی گەورە یەکێتی و پارتین کە بەم دۆخەیان گەیان ئەگەر نایمە وایە زۆر لە پێش بەخا و بووینە بەغا تەماشای ئێمەی بکردایە بیکردینە بیوتە وەکو کوردستان بین باشە بەس وەکو سەرکردە ئێمە لە کوردستان بڵێن سەرکردەمان نییە بۆیە دۆخەکەمان بە ئێستا گەشتە بێ قەت سەرکردەمان نەبووە سەرکردەی حیزبەکانمان هەیە تابان هەر یەکەشیان سەرکردەی خۆی بە سەرکردەی هەموو کورد دەزانێت ئێستاش کاک مەسعود هەموو پارتیەکان وازان سەرکردەی هەموو کورد هەروەش قساکە سەرکردنی نێتەوەی کورد لە کاتێکا سەڵ بەزارن جگە لە سەرکردەی پارتی کەس بە سەرکردە قبوڵی نییە پیاوە بەس سەرۆکی پارتیە قەت نەبوو نەیتوانی و بە سەرۆکی هەمومان قەت سەرۆکی هەمومان نەبووە بەس حەزیان لەم درۆیە هەر هێڵێنەوە سەرۆکی هەموو نەتەوەی کورد کورد بە سەرۆکی ئەوەیە کەس بە سەرۆکی نازانێت کەس جگە لە خۆتان بە سەرۆکی نازانێت لای ئیشەتی عینیشت لای گۆڕان وەختی خۆی کاگۆشوان عینیشت یعنی لای پەکەکە عینیشت مشکلی ئەوەیە هەمووی خۆی بە سەرۆکی هەموو کوردستان نەزانێ جگە لە سەرۆکی گروپەکەی خۆشی سەرۆکی کەسی نییە چونکە وای تەسەڕوف نەکردووە کاک مەسعود فرسەتێکی مێژویی لە بەردەسا بوو بۆ ئەوەی سەرۆکی هەمومان بێت نەبوو بە سەرۆکی هەموو هەر سەرۆکی پارتی مایەوە لە حەڤەی شوباتە لە بری ئەوەی پشتی خەڵک بگرێ دژی حیزبەکەی خۆی بیوتە من ڕێگە نادەم چەکداری بەناوی حیزبەوە تەقە لە خەڵکە بیگرتایە ئەبوو بە سەرۆکی هەمومان نابێت بە سەرۆکی هەموو دیفاع لە چەکدارەکەی خۆی کرد خۆیان وا تەسەڕوفەکان جگە لە سەرۆکی حیزب ناتوانم پێیەک بنێ ناوندیەوە لە هەموو شتێکا کە پارتی تووشی بووە کاک مەسعود کە سەرۆکی هەرێم بۆ کاتە وەکو سەرۆکی پارتی معاملەی کردو هەر دیفاعی لە پارتی کردووە یەک جار نەیوتووە پارتی غەڵەتە و من لە ملی ئێمە و کەسێک کە بەناوی پارتی بوونەوە غەدر لە خەڵکە یەک جارەمەی نەوتووە یەک جار نهاتە پاڵ خەڵکێکی ناڕەزایی بڵێ من لەگەڵ ئەوانم دژیەوە چۆنێک بە سەرۆکی هەموو خەڵک هەر سەرۆکی پارتی لە باشووری کوردستان سەرکردەمان هەر نەبووە هەمویان سەرۆکی خۆیانە بن هەمویان چونکە هەر دیفاع لە خۆیانەکەن دیفاع لە گەندەڵکارەکانی خۆیانەکەن لە ستەمکارەکانی خۆیانەکەن لە پیاوکوژەکانی خۆیانەکەن چۆنە بی بە سەرۆکی خەڵک کاتێ بی بە سەرۆکی خەڵک کاکەی جان ئەگەر چەکدارێکی تۆ غەدری خەڵک کرد چای چەکدارە دەربێنی بیربیتە بەردەم محکەمە سژنیکەی
ئێتۆ بەعکسەوە کە خەڵگەڵێ وەرە محکەمەی کە محکەمەش ئەڵێ بیگرە چی دیفاعی لەکەی چۆن بینە سەرۆکی خەڵک سەرکرداوە دروست ناوێت بێگومان سەرکردنی سەرۆکی حیزبە سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت لا تەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە وشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کە گڕێبین پێشناو بڕکەوتت سەرکردەمان نییە شۆڕژگەرشمان نییە یاخود تەنها کۆمەڵێک بازرگانی سیاسیمانێ
شۆڕژگەرمان نەبوو ئێستا شۆڕژگەر کواماوە ئێستا کۆمەڵێ کۆمپانیای حیزبیمان هەیە کە ئیشیان تاڵانکردنی سەروەت و سامانی وڵاتە و تاڵانیان کردووە فعلەن هەم ئەوەی سەرعەرزیان تاڵان کردووە هەم ئەوەی بنعەرزیشیان تاڵان کردووە و پارەکەشی نادەنەوە بە خەڵک یعنی ئەم دۆخە ئابووریە خراپەی کە ئێمە تایاین هیچ پێدراوێکی ئابووری نییە بیسەرمێنێ بەعکسەوە هەموو پێدراوە ئابوووریەکانی کوردستان هەڵێ ئێستا دەوڵەتێک بووینایە هەموو شتێکی تەواومان هەبوایە ئەبوایە غازیش بۆ ماڵەکان ڕاکێشرایە بۆایە خزمەتگوزاری لە قیمە هەبوایە چونکە وەزێکی ئابووری زۆر باشمان هەبوو بە تایبەتی دوای دوازینەوەی نەوت هەموو تەسەوڕمانە کرد قمبەلەیەک ڕوەدا چونکە هەم بودجەیەکی زۆرمان لە بەغاوە بۆ هات هەم بەپی یاسای عێراقیش ناکەین هینە سەرسنووریەکان داهاتەکەی هەر بۆ خۆمانە داهاتەکانی ناوخۆ هەر بۆ خۆمانە ئەو پارە زۆرە تەسەوڕەکرا بۆایە کوردستان ئێستا زۆر لە دووبەی ئەوانش مهمتر بووە ئێکە چیەوە ئەوە دۆخەکەیە هەموو هەمیان تاڵان کرد هەموو پارەیە خورا کەسی شتا ئێستا نازانێ مەسئولی ئەمانە چێ یەکێک نەدراوە دادگا لەسەر ئەم هەموو جەریمە و ئەم هەموو دزیە گەورەیەکە بە بەرچاوی ئاشکرایە کە دزیەکی زۆر گەورە کراوە ئێستا لە دۆخێکای ناتوانن موچەش بن بێ باشە کاکە ئیتر لەوە خراپتر چی هەیە دۆخ بێداراوە شۆڕژێڕی چی ئەمە کۆمەڵە کۆمپانیای بینن کە بنعەرز و سەرعەرزی کوردستانیان تاڵان کرد باشە بەس لەبارەی موچەوە تۆ دەڵێ گەشتوتە دۆخی ناتوان موچە بدەن بەڵام ئەوان دەڵێن لە کاتێک کە داهاتیان لەبەردەستدا بوو دابەشی دەکەن داهاتەکەشە بێ لە بەخاوە بێ بەخاش بۆین بێ ڕێ بکەویە بێ لەگەڵیا لەگەڵ بەخاشا ڕێ ناکەون هەرکە کەس تێ ناگامە چ عەقڵێکیان دەیان جارە بەمان باس کردووە تۆ کاکە کە ناتوانیت موچەی خەڵک بی پێویستت بە بەغایە ئێ لەگەڵیان ڕێ بکەوە ئەوەی لێت داواکە جێبەجێیکە نەوتەڵێ 500 دەڵێ چەند دەڵێ بینێرە کاکە موچەی خەڵک بە بەس کاک حەجی دیارە ئەمانەش عەقدێکیان کردووە کە ئێمە نایزانین و پەرلەمانیش نایزانێ و کەسیش نایزانێ توانای ئەویان نییە مان جێبەجێکەن یعنی هیچ عەقڵێکی نایە کوردستانی سەروەتی ژێرەوەی کوردستانیان فرۆشتووە پێشوەخت فرۆشتویانە بە وڵاتانی تر و بە وڵاتەکانی دەوروبەرمان بە تورکایە بە ئێرانە چوزان بچێە فرۆشتویانە پێشوەخت فرۆشتویانە ناتوانن ئەو ئیلتیزامە بەرامبەر بەغا جێبەجێکەن ناژێرن ئەمە بە تەواوی بڵێن چونکە خەڵیانە پرسێکوا پارەکە پێ پارەکە خوراوە باشە بەس حکوومەتیوە لە دنیادا هەیە بڵێر کاتێک کە داهاتم هەبوو موچە دابەش دەکەم هەر کاتێک نەمبوو خەڵک بۆ ناکە کە داهاتی نییە باشە کاکە ئێمە کاک حەکیم پێشەوەی نەو دەربێنین خۆ هەرە دەواازە سنووریەکانمانە بوو پێش 2023 بە دەواازە سنووریەکان هەرەژیای ئێستا دەواازە سنووریەکانمان هەیە بڕێک پارە لە بەغاوەیەت نەوتی ژەفرۆشە داهاتی ناخۆشمان هەیە ئەچی لێ دەمانە کاکە چێتێکەوە خەڵک بڕوا بۆ ناکە کە داهاتیان نەبێ خەڵک بڕوای بەوە نییە کە پارەیان نەبێ خەڵک بڕوای بۆیە کە پارەکان هەڵی داوە دزراوە لە بانقادانراوە بەشێکی زۆریش ڕاستە چکە بە عەقڵا ناچێ ئەو پەرە زۆرە ئەو سەروەتە زۆرە هەمووی خورابێ لە چیا خوراوە ئاخە کوردستان چی لێ هاتۆ تا خورابێ چیتان کردووە چ مەعمەلێکی گەورەتان ئینتاج کردووە ئاخە چیتان کردووە تا بڵین وەڵا پارە لەمایە سەرف کراوە یعنی پارەکەی کە باسەکرێ لەبەرەوە خەڵک بڕوای بەوە نییە کە ئاساسەن داهاتیان نەبێ لەبەرەوە بڕوا بەدەیت درۆکیان ناکە خەڵک بڕوای وایە داهاتیان هەیە و پارەشیان هەیە و هەمویان هەڵگرتەوە لە بانقا نیوەی لە دەرەوەی بەشی خوازانە لەکوێیە بۆیە خەڵک لە هەموو ئەزمەیەکە لیان تووڕێ بڕوا ناکە کە داهاتیان بەڵام خەڵک فڕۆشینیان بارودۆخە ئێستا بۆ نمونەی مەر لە مانگی هەژدەین موچەی مانگی دوو درراوە تاکو ئێستا چارنووسی موچەی مانگی سێ دیار نییە ڕەنگە لە 2020 حکوومەت بتوانێت 5 لە تاوی ساڵەکە 5 موچە دابشکە خەڵکی ژەمەی قبول نییە خەڵق قبولی نییە هەر هاوارەکە بەس بڕوا ناکەم کاگینەگە تۆ بە تەمایەوەی کردارێکی گەورە ڕووبا من نازانم مەزەی خۆی تۆ هەمیشە تەقینەوەیەک هەیە لە تاریخە ئەوە نیە لە پڕجەماوە ڕژێتە سەرجانە وەکو لە شۆڕشی ئێران نابینی وەکو لە شۆڕشی تونسا بینی وەکو لە شۆڕشی میسر بینی و دەقەیەک هەیە ئەمە ڕووەدا بەس کەس ناتوانێت پێشبینی ئەمە بکە یعنی ئەم پێدراوانەی کە ئێستا لە بەردەستمانایە من بە نزیکی نابینم کردەی وا ڕووبات بە نزیکی نابین لە هەموو ستەمکاری بڵێن کە هەیە لەبەر ئەوەی ئەوان ئیشێکی جوانیان کردووە کۆمەلگایان وا پارچە پارچە وا لێکدا بڕاو کردووە ئەم کۆمەلگایە کۆ نابێتەوە ئەم کۆمەلگایە کۆ نابێتەوە یەکانگیر نییە ڕقی لەیەکە کۆ نابێتەوە لەسەر شتێک ئەگەر هەر دەنە ناڕزایەکانی ناو حیزبەکان کۆ بکەرەوە خەڵکی کەنا ئەتوانێت گۆڕانکاری بکە دەنە ناڕزایەکانی ناو پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵوانە یەک بگرن هەر بە دەنە ڕازەکانیان وەڵی پێویستی بە کەسی کەنیە بەس ئەوانە
کەم دڵنیام خەڵکیی زۆر ناڕازی لە ناو پارتیش هەیە لە ناو یەکێتیش هەیە خەڵکە بەسیتە سادەکەی لەم کە پارتی یەکێتیە وەکو ئێمە هەموو ئازارەکانە بینێ خۆکەم بوچە نادرێ بۆوانیش نادرێ خۆکەی نارێ بۆوانیش ینی هەوانیش هەست بە سیستەمەکە بەس بۆچی و دەنگە ناڕازیانێک کە هەیە بۆ نمونە وەکو بەڕێز دەڵێ کۆنابنەوە لە حکوومەتیشە بۆ نمونە گۆڕانە باز لەگلەی دەکا یەکێتیە باز لەگلەی دەکە لەنا حکوومەتیشە ناتوانن شتێک بکەن ناتوانن بیکەن چکەکان گیر نین هەروانە هەر یەکێتی و گۆڕان جارێ ئەوەنە مشکلیان لە بینە خەریکە گەوراترە بێ لەو مشکلی کە لە بینی گۆڕان و پارتیا هەیە گۆڕان و کۆمەڵ زۆر لە یەکەوە نزیک بوون لەم ئاخریانە دابرانێکی گەورە بە خۆڕایی لە یەک دابڕ بە خۆڕایی دابران تامان زۆر بە خۆڕایی خەتای گۆڕانە من لێرە گۆڕانە بێگومان خەتای گۆڕان زۆر بە هەڵوێستێکی لێم عاجزە بن برادرانی گۆڕان خۆشیان نەزانم من خۆشمێن لەگەڵیشیانە بوو ماوەیەکی زۆر تێیدمکردن بەڵام سوچی ئەوەی کە ئۆپزیۆن واکەتەوە لە ملی گۆڕانە بە دەرەجەی یەک هەم یەکگرت و هەم کۆمەڵی بەتەنیا بەجێهێش لە کاتی بەتایبەتی مفاوەزاتی دروستکردنی حکوومەتە کە نابوو بە هیچ شێوەیە بەتەنیا بەجێیان بێڵێ ئەو بەرە ئۆپزیۆنیشکان مەسئول یەکەم باش لە حکوومەتی ئێستا ناتوانێت فشارێک بکەن بەداخەوە ئەو گۆڕانەی ئەبێ بیکەن حەزەکەم بیکەن حەزەکەم بگەڕێنەوە بۆ دەورەکەی جارانیان ئەو پەیوەندیانیان دروستکەنەوە لەگەڵ خوب باشە ئەوان ڕێیان وایە لەگەڵ پارتی ئەتوانن بە دۆستانە و بەهین شێ بکەن ئێ باشەوە ساڵێکە تاقی کردوی چ پێکرا خۆگە کەسێک گەمەی پێکرێ با بیکات فەرموو چێکە با بە ڕێگای دۆستانە و فەرموو بە ڕێگەی دۆستانە تاقیکەرەوە بەزێمە لە ڕێکەوتنی استراتیژی بینی یەکێتی و پارتیەوە بۆمان دەرکەوە ئەم هێزانەوە ناگۆڕێ بە دۆستانە ئیش ناکەن زەختیان لەسەر نەبێ نایکەن ئەگەر ناخۆ بە ئارامی بەخۆشی بێ چه حەزراکە کاگەین وڵات باش بێ بێوەی یەک خۆ پیشاندانی تیا بێت کەسەیە عەزی لە منە بێ حەزەکەین هەموو شتەکان باش بێ بێەوە یەک شەڕی ژڕووبا ئێ بەڵام نایکەن ئێکە نەیکەن مەجبوری فشار بکەین مەجبوری زەخت بکەین نابێ لەم دەو سربیە هەر بڵێ وەڵام من قەناعەتی پێکەم قەناعەت ناکا کاکە ئەوە چەند ساڵە یەکێتی و پارتی بێکەون هیچیان بۆ یەک ئەمەنە میلیمەتریان نەتوانی لە عقلێتی یەک بگۆڕن تۆ توانی بیگۆڕی ێ باشەوە چەند ساڵێکە دو ساڵە تاقی میلیمەترێک پێ دووە چاکسازی ڕاستەقینی نەکراوە ناشیکەن گەشتومەتەوە قەناعەتەن ینی من جاران نەموو چاکسازی زۆر ئاسانە کێش ناگەشتم بۆ نایکەن بەس گەشتومەتەوە قەناعەتی لەوا چێ فعلا چاکسازی پێم بڕوخێن لەوا چێ بە فەساد نابنەوە بەو هێزە ینی ئەو گەندەڵیە زۆرە نەبێت بڕوخێن نەمێنم یا من ڕاستەر پێت بڵێ من خۆم بڕام نییە نەمێنن ئەوان تەسەوریان نوایە گەرەمە بکەنم ئەفەوتێن کاکە ئەوەی کە ئەمە نەموچە خۆرمانە هەموو کەسێزانەیە ئەمە موچە خۆرمان نییە بەشێکی بندیوارەکان چێت خۆی ئەمە نین خەڵکی هین نییە حیزبیەکانن وە نییە حیزبەکان پیان وایە ئەگەر پارە بەم دیوارانە نێن لەگەڵیانە نامێنن دڵیان پێنایەن ئیشیان بۆ ناکەن و ئەدۆڕێن یارەکە ئەدۆڕێنن ئەگەر مدیرێکی مەکتەب کە کردویانە بە جینی مەکتەب مستحق نەبووە ئەگەر واز لەمە بێنن کە خەڵکەن بە مدیر بە نامستحقی خەڵ لەگەڵیان نابێ من ڕێی وان نییە بەزەوە خۆیان تەسەوریان وایە ئەگەر ئەمە بکەنە ڕوخێن ئەوەی کە هێزی بۆ دروستکردن ئەم گەندەڵیە لەبەرەوە لە چاکسازی هەفەوتێن لەبەرەوەش چاکسازی ناکەن بۆ 4 ساڵی تریش بڵێن 3 ساڵ کە ماوە لە تەمەنی حکوومەتەکەی چاوەڕێیەک نەبین چکە خۆیان دەیانوت لە بواری لە بواری خاڵە سنووریەکان ئەم هێزانە بەتەما بین بە کوڕی چاکی خۆیان و بەهین پێم وایە پاش 23 ساڵ ئەبێ واز لەم عقلێتە بێ واز لەمە بێ بە عقلێت بیکەن ئەم هێزانە ناچار نەکرێت فشاریان لێ نەکرێ مستەحیلە چاکسازی بکەن بە قسەی خۆش بە برایەتی چاکسازی ناکەن ئەوە تەجربەی کوردستان ئەزواز ناکەی چاوەشەکارێکی شێ بەرامبەر کۆمەڵگا بەوەی کە هەموو ڕۆژی لە کەناڵەکانی دەسەڵاتەوە باسی چاکسازی دەکرێت چاکسازی کەوتە بواری جێبەجێکردنەوە چاوەشەکارێکی زۆر چاکسازیەکەی کاک مەسرورەوەیە پێ دەڵێم کاکە خۆ لە شوێنێکی کەش باسم کرد کاک مەسرور لە جاتیەوەی دەوام لە سعات 12 برادران بڕۆنەوە کردێتی بۆی لە سعاسیەوە بێ بڕۆنەوە ئەمە چاکسازیەکەیەتی چی لە وەزعی ئابووری کوردستانە گۆڕێ لەشکرێک حیزبی هەیە بندیوار هینی کردووە دەستێوانەی بڕیوە تا بڵم چاکسازیەکە یەک دنیا مولکی گشتی هەیە هەر حیزبەکەی خۆی داگیری کردووە یەک مولکی لەوانە سندۆتەوە لە پێش هەمیانەوە سەری ڕەش کە گەشتیارترین شوێنی کوردستانە و ئەگەر کاک مەسعود لەوێ نەبوایە ڕەنگە لە هەموو مناسبەیەکە دنیایەک پارەی بۆ کوردستان فڕیایە چونکە یەک دنیا گەشتیاری وڵات عەرەب و تەنانەت و ئێران و ئەنە ڕویان نەکرداوێ ئەوانەی سندۆتەوە تا پێی بڵم چاکسازیەکە کاکە ئەوانە بسەنەرەوە هیچی کردووە لە بواری نەوتا کاکین
ئەگەر ناتۆ بەمە بڵی چاکسازی واکەی وەزیرێک سعات 12 ڕۆیشتەوە لە سەردەمی کاکنێک چیران نەخێر ئەم جارە تا سعاسی نڕاتەوە دەریەکەم ئەمە چاکسازیە ئەیامان ڕڵەتاندا مۆزەفێک سعات 12 ڕۆیشتەوە یان وڵا بێ سعات دوو بڕۆیتەوە ئەمە چاکسازیەکەیەتی پێم وانە ئەوەی کە ئەڵێنمانە شەو سەر لە ئێوارە دیارە ئەوەی کە ڕووەدا چاکسازی ڕێگاکەی ڕوونە ئەسبابی فەساد زۆر ڕوونە مناڵێکیش لە کوردستان ئایزانێ ئەگەر لە این بێ خۆ دەستی بۆ بەرەکاکە مولکی حیزب مولکی حکوومەت لە حیزب وەرگرەرەوە بندیوارەکان مێڵە بەیە قەرارەتوانی بندیوارەکانی حیزب نێڵی کاکە لە خۆتەوە دەست پێ بکە لە حیزبەکەی خۆتەوە بۆی نەڵێن دژایەتی یەکێتی و گۆڕانواناکە دوای ئەوە بچۆ سەروانەی یەکێتی ئەگەوەی خۆ کرد ئەگەر یەکێتی نێکرد خەڵکە لە یەکێتیە خوات ئەو بۆ یەکێتیش ڕاستە بڵێن ئێستا گلەی لە حکوومەت دەکەن و لە سنووری ئیدارەکەی خوانی دارەدانێکی بڵێن شکست خواردوو هەیە کاکە خۆ چەندەوان بندیوارانە یەکێتیەوەی هەیە لە دۆسی خاڵە سنووریەکان 50 هەمیان هەیە چەند ئەو خواردوێتی ئەمیش خواردوێتی هەتا لە پارەی نەوت چەند پارتی خواردوێتی یەکێتیش خواردوێتی خۆ نەبێت پارتی خواردوێتی ئەمانیان لەگەڵانە بن یەکێتی لە هەموو شتێکیانە شەریک بووە لەبەرەوە مەسئولی یەکەمە تا تەمانەوەی دەتوانێەوە عینیشتە هیچ فەرقی نییە هەمان حاڵەت کە لە ناو پارتیە لە ناو یەکێتیشە هەیە بەزیاوە باشە بەس سەبارەت بەرەکەوتن لەگەڵ عێراق لە سەرتەیەم کابینەوە باز دەکەن کە ڕێک دەکەون پێ دوایە ئێستش کە لەو ڕۆژانە باسی ڕێکەوتن دەکرێت کارێکی باشەکەن ڕێکەون کاک حەجیم بەڵام وازەحە من ناڵێم ئەوەی کە تی ینی چەند جارێکیانێ و هەموو مناڵێک گەزانێم ڕێکەوتنە باشە بۆ ئەم ڕێکەوتنەوەمان پارەیان پێنەماوە پارەیەکی باشیان بۆیە ئەتوانن موچەی خەڵک بنەوە هەموو گلەیە لەگەڵ خۆیان بکەنەوە کە ئەمە ناکەن ینی ناتوانن بۆ ناتوانن من پێ دەڵێم دیارە سەبەوەکەوێ پێشوەخت نەوتەکە فرۆشراوە و مولزەمن بە عەقدێکەوە کوردستانیان فرۆشتووە پێشوەخت کاکی من ناتوانن ئەو بەڵێنە جێبەجێ بکەن لەگەڵ عێراقا پێشوەخت هەمیان فرۆشتووە باشە زۆر جار باز دەکەن گەلێ عێراق ڕێککەون ڕەنگە بۆ قەوارەی هەرێم خراپ بێ سازش لە مافە دەستوریەکان ناکەن بۆ کوردایەتی خراپ بێت ئەگەر ڕێ بکەون لەگەڵ بەغا بۆ خۆیان بەنگەشەوە دەکەن کە ڕێک ناکەون بۆیە سازش لەسەر مافە دەستوریەکان ناکەن شەی لاقی بەمە خۆمە ڕێکەوتن نیە لەسەر مافە دەستوریەکان خۆ کەس باسی دەستکاریکردنی دەستوری نەکردووە ڕێکەوتنە لەسەرەوەی کە تۆ نەوتێگە فرۆشی ئەو نەوتەی کەی فرۆشی پارە بۆ کوردستان پیا ناکە قەرزاری کردوین بە بەغای بفرۆشین پارەمان دەسەکەوێ بەس بیعقلە زانێکە نابێ بکەیت هەر بیعقلێک بیەی تێڵێ ئەمە کەرێتیە خۆ بیفرۆشی پارە و دەست نەکەوێ قەرزاربی بێی بە بەغا پارەشە بۆ بێت و موچەش بی کەچی نەیکەیت خۆخۆمە ئەگازیانی ئەمە هیچ مەتەڵێکی تایە بە هەر کەسێ بڵێ مازانێ ئەو پڕ بیعقلیە ناتوانن پێشوەخت فرۆشیانەکەگین گەشتومەتە و قەنەعەتە پێشوەخت ئەم پارەیە فرۆشاوە مولزەمن بە عەقدێکەوە ناتوانن لێی دەرچن باش پێشوەخت وەکو دوا پرسیاری چەندە دەتوانن بەم گوتارن تەوێ بمێننەوە بە ناوی کوردایەتیەوە بەردەوام بن لە گەندەڵی خۆدوتت تاڵانکردنی سەرزەوی و ژێرزەوی هەرێمی کوردستان تا ئێستا توانیویانە کاگەین چونکە لەشکرێکیان هەیە ویشیان بۆکە ئەو لەشکرە بەشێکی بڕای بە حیزبەکان ینی من قەدینکاریەوە ناکەم خەڵکێک هەیە بەڕاستی بڕای پیانە بڕای پێێتی پارتی یایەکێتی باشترین هێزە بۆ ئەوەی کوردستان بەڕێوەبەرێ بەڵام بەشی زۆری بە تێوەبوونی گەندەڵی لەگەڵیانە مەسلحەتی بۆ مەسلحەتی ئەوان و لێدانی لەوان لێدانە لە مەسلحەتی شخصی خۆی ئەم هێزە تاماوەیەکی دوور هەردیفاعیان لە یەکات وامێنێتەوە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ کە ڕێبین هەردی نفسە سوپاس دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ